میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەلام عەبدولکەریم توێژەری سیاسی مامۆسای زانکۆ دکتۆر سڵاو لێبێ زۆر بەخێر بێ سڵاو لێوەشکە بەخێرات سەرچاو مندانیشم زۆر بەخێر بێ سەرچاو دکتۆر ئەوەی لە ڕۆژاوی کوردستان بینیمان ڕەنگە جیاواز لە ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردوو زۆر جار ڕووداوێک لە پارچەکانی دیکەی کوردستان ڕووی دەدا یعنی ڕەنگە زۆر کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر بۆ نمونە باشوور نەبووە بەس ئێستا دەبینین ئەوەی لە ڕۆژاوا ڕوودەدا گرێدراوە لەگەڵ باشوور لەگەڵ باکوور ئەوەی لە ڕۆژاوا ڕوویدا هیچ کاریگەری لەسەر پرسیاشتی دەبێت لە باکوور بەنای خۆی گەورە میێرەبان سڵاو ڕێز بۆەوەی بەڕێز زۆرا بۆ بینەران و بیسەرانی کەناڵی کورسان نیوز بێگومان ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ لێدوانەکانی بەرپرسانی باڵا دەستی تورکیا لە ڕەجەب تەیب ئەردۆگان و دەوڵەت باخچەلیەوە هاوپەیمانی یەکترین ئەوان پرۆسی ئاشتیان گرێدا بە بابەتی چەکدانانی هێزەکانی سووریای دیموکرات یاخود نێشتنی مەترسی و جەختکردنەوە لە ڕێکەوتنامەی دەی ئازاری نێوان دەسەڵاتی دیمەشق کاتی دیمەشق و هێزەکانی سووریای دیموکرات لە ڕۆژاوای کوردستان و کۆتایی ساڵی پاریاندانا ئەوە بوو کە جێبەجێ نەبوو لەگەڵ دەستپێکی ساڵی نوێ پەلاماری گەڕەکانی ئەشرەفی و شێخ مەسعودرا ئێمە هەرەو کاتە بۆ چوونمان وابوو کە ئەم بابەتە تەنها و دوو گەڕەکە نابێ و ناوچەکانی ڕقە و دێرەزور ئەگرێتەوە لەبەرەوە دوای ئەو داگیرکردنی گەڕەکانی ئەشرەفی و شێخ مەسعود بینیمان کە ناوچەکانی ڕقە و دێرەزور وە کورد خرایەوە ناوچە کوردنشینەکانی ڕۆژاوای کوردستان بێگومان لە چەند ڕۆژی ڕابردوو ئەردۆگان ڕایگەیاند کە ئەو ڕێکەوتنەی کە وردە وردە هیسی مانگی پێشووکە لە نێوان دەسەڵاتی کاتی دیمەشق و هێزەکانی سووریای دیموکرات کورد لە ڕۆژاوای کوردستان کەوتوتە واری جێبەجێکردنەوە و هەنگاو بانگا ئێستا لێ جێبەجێکرێ یارمەتی دەرەبێ بە پاڵنان بەرەو پرۆسی ئاشتیەوە لە تورکیا ئەڵبەت ئەوان ینی پرۆسەی چارەسەری ئاشتی کورد ئەم ناوی ناوە ئەوان تورکیا بێتیرۆرە بۆیە تورکیا ئەگەر تێبینی بکەین سزد بوو لەبەرەوە ئەم پرسەی گرێدا بە ڕۆژاوای کوردستانەوە ئێستا بۆ چوون و لێکدانەوە ئێمە لە دوای چارەسەربوونی ئەو کێشانی لە ناو خۆی سووریا هەیە و ڕێکەوتنی دەسەڵاتی دیمەشق و هێزەکانی سووریای دیموکرات بە بڕای ئێمە ئەم جارە نۆرەی قەندیلێت و لە چەند ڕۆژی ڕابردوو شەهاکان فیدانۆک وەزیری دەرەوە ئاماژەی بەوەدا و هەندێک نەوعەن ما تعلیقیشی لە دەسەڵاتدارانی عێراقدا و جوابی درایە و دوایە وەزارەتی دەرەوە ڕوونکردنەیەکەوە شێوێنراوە بۆیە قۆناغی داهاتوو بە بڕای ئێمە وەک خۆشیان دەسەڵاتدارانی تورکیا لە ئەردۆگان و لە ئاکانفیدانەوە ئاماژیان پێداوە با ئامانجگرتنی قەندیل ئەبێ لەبەر ئەوە پێیان وایە ئەو بەشە چەکدارەی پارتی کرێکەرانی کوردستان کە لە ڕۆژاوای کوردستان بوون ئەچنەوە قەندیل و بە بڕای ئێمە ڕەنگە پەلاماردانی قەندیل قۆناغی داهاتوو بێت. باشە دکتۆر کەواتە باکەمێک لەسەر ئەمە بوەستین ئەوەی کە دەڵێ قۆناغیاندا قۆناغی تر قەندیلە ینی ئیتی تورکیا لە سووریا هەستەکە ئەوەی کە ویستی بەدی هێناوە یان نا ڕەنگە بەخواسی ئەو بەدی نەهاتبێ بۆیە دەگەڕێتەوە سەر ئەسڵی مەسەلەکە لە بەلای خۆیانەوە کە قەندیلە ڕێکەوتنەکە جارێ هەندێک گرفتی ڕەنگە لە بەردەما مابێ هەندێک بڵێن ئاڵنگاری لە بەردەما مابێ بۆ نمونە ئێستا هەنگاو بە هەنگا خۆتان نەزان لە ناوچەکانی حەسەکە و قامیشل و کۆبانی ئەوانە بە گوێرەی ڕێکوتنامەکە جێبەجێکرێ بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە دەواازەکانە لە ناو ڕێکەوتنەکەیە ئەوەی کە ئێمە هێڵگشتەکانمان پێگەیشتووی زانین کە ئاڵێ دەسەڵاتی دیمەشق بەسەر ناوچە بڵێن سنووریەکانە کە ڕێڕەوە سنووریەکانی دەواازەکانە ئەبێت و لە چەند ڕۆژی ڕابردووشە بەڕێز جەنەڕاڵ مەزلوم عەبدی ڕایگەیان کە ئەوان تەنها دامەزراوەیەکی دەستگایەکی حکوومەت دێتە مؤسسەی ئێتە سیمالکا بە تایبەتی کە ئەوان ڕەنگە دەسەڵاتدارانی دیمەشق ئامانجی سەرەکیان کۆنتڕۆلکردنی سیمالکابی و تورکیاش بە پێویستی بزانی کۆنتڕۆل بکرێت لەبەر ئەوان پێیان وایە تاکە دەواازەیە کە بە هەرێمی کوردستانی ئەوبەسێتەوە و ڕەنگە مای مەترسی بێ بوو ئەوان بۆیە بابەتی دەواازەی سیمالکا و دەواازەکان ڕەنگە گرفتێک بێ و بابەتی چەک ئایا چەک مەسەلەن چەندێکی لەژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکراتە ئەمێنێتەوە و بابەتی مەسەلەی ئاوێتەبوون لە ناو سوپایە کە تورکیا جەختی کردو ئەبێ بە تاکە کەس بێ و ئێمە لە بەگوێرەی ڕێکوتنامەکەش کە بڵێن کورد هەسەدەش خۆی لەوێ ڕاگەیاندوە کە لیوایەک سێ لیوا پێکێنرێ بۆ حەسەکە بۆ قامیشل و بۆ کۆبانی کە لە دێرکول و مەنتیقانە ئابێ بۆیە ئەم شتانە ڕەنگە ئەگەر وردەکارێکی باسکرابێ لە نێوان لەو ڕێکوتنە لە نێوان خۆیانە ئەویان شتێکی ترە بەڵام ڕەنگە ئەمانە گرفت بێ بۆیە بە بڕای ئێمە تورکیا ناشکشێتەوە یعنی تورکیا کاتی خۆی پاساوی بوونی هێزەکانی سوپای لە ناو خاکی سووریایە بۆ گۆڕینی ڕژێمی ئەسەد بوو دوای ڕژێمی ئەسەد کە ئێستا گۆڕاوە بە بۆچوونی ئێمە پرسی ئاسایشنەتەوەی خۆی کە بابەتی کورد بوو
ئەگەر هاتوو ئەو ڕێکوتنە چۆت بواری جێبەجێکردنەوە و مەترسی کە ئەوان پێیان وایە کوردیان تەوقداوە لە ناوچەیەکی بچووکی خۆیانە کە ناوچەکانی قامیشل و حەسەکە و کوبانی و ئەو ناوچانەیە ئەو کاتە بە بڕای ئێمە بە لێکدانەوەی ئێمە و ئەو ئاماژانەی کە هەیە و ئەو ئاراستەی جەنگەش کە ئەڕوات ڕەنگە پەلەماردانی قەندیلی لێ بکەوێتەوە و دەسەڵاتدارانی تورکیا لە چەند ڕۆژی ڕابردوو ڕیان گەیاندووە کە ڕەنگە ینی پرۆسەیەکی سەربازی دیاریکراو لە چای شنگال لە ئەنجامدا. باشە دکتۆر لەوێمە دەزانین پرسی ئاشتی بەڕێوە دەچێت لە باکووری کوردستان لە تورکیا ینی بەدەست پێشخەری دەوڵەتی قوڵ بووە لە تورکیا ئەی پەلاماردانی قەندیل ئەمە کۆتای پێێنان بە پرسی ئاشتی نییە؟ ئەوان هەر لە سەرەتاوە ینی پرۆسەی بابەتی پرسی ئاشتیان بەو جۆری هێناوە کە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر کە دەستی پێکرد لە غەزەوە و دواتر لە لێدان لە حیزب الله لە لوبنانەوە دواتر گۆڕین ڕژیمی سیاسی لە سووریا ئێسەش ماوەی پێشوکەدرا لە ئێران و ئێسەش دەنگ و باسەیە کە عێراق ئەبێ هێزە چەکدارە شیعەکان کۆنتترۆل کە ئەگەرنا و بە ئامانجیان ئەگرن و لە دوێنێش کە هێزی هاوپەیمانان لە بنکەی تەنەف لە سنووری ئەردەن و سووریا کشاوەت و ئەم هەموو ئەمانە ئاماژەن کە ڕەنگە قۆناغەکە بەرە قۆناغیەوە بڕوالێ دوانەکەی هاکانفیدان کە داوای ئەوەی کردووە و باسی لەوە کردو کە ئێمە چەند جار وتومانە بە حەشدی شعبی کە بدەن لە قەندیل ئێمەش لە زەمینیەوە لە ئاسمانی و پەلاماریانە دەین ئەمانە ئاماژەن بۆ ئەوەی کە پرۆسەی ئاشتی هەر لە سەرەتاوە تورکیا بە ئامانجی کەمکردنەوەی مەترسیەکانی ئەو گۆڕانکاریانە لەسەر ناوخۆی و پرسی کورد بەکاری هێنا و ئەگەر تێبینیش بکەین من دوای ساڵێک لاڵسەنگاندنی ئەو پرۆسەیە باسم لەوە کرد کە هیچ هەنگاوێکی یاسایی نەچۆتە پێشەوە هیچ هەنگاوێک تورکیا بە گوێرەی بەرژەوەندەکانی خۆی هەتا ئێستا ئەخیر بابەت پرسی بابەتی هیوایە بۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە مافی هیوایە جێبەجێ بکرێ و ئەو راپۆرتی ئەو لیژنە پەرلەمانی کە پێکێنراوە بخرێتە بەردەمی هەتا دەوڵەت باخشەلی ئاماژەی پێیا کە ئۆجەلان ئازاد دەکرێ و دەمیرتاژ چێتە ناو ماڵ مناڵی خۆی بەڵام ئەردۆگان کە بڕیاری سەرێکی ئەوە یا سەر کۆمارە تا ئێستا بێدەنگە لەو بابەتە و پرسی هەندێ هێزی ئۆپۆزیسیۆنیش نەیارن بە بابەتی ئەوە یەکێک لەوانە پارتی ڕەفاهی نوێیە کە فاتی ئەربەکان سەرۆکی پارتەکە ڕاگەیان بخرێتە ڕاپرسی جەماوەریەوە ئەمە بابەتێکە بۆیە بابەتی پرسی مافی هیواشکا گڕانکۆتان نەتایبەت نیە بۆ ئۆجەلان لە 2014 دادگای مافی یەکێتی ئەوروپا دەری کردووە بۆ هەر کەسێک 25 ساڵ زیاتر لە زیندانە بێ و دواتر بێتە دەرەوە هەندێک لەو شتانەی گۆڕا بێ ئەو مافەی گرێتەوە ینی تایبەت ئەمە ئیمتیازێک نییە درێ بە ئۆجەلان بەڕێز ئۆجەلان ینی ئەم بابەتەشتانە ئێستا پرۆسی ئاشتی هاتووتە سەر مافی هیواکە ئایا لە چەند ڕۆژی داهاتووە ئەنجام لە کۆتایی ئەم مانگە ئەو دوو مانگەش کە درێژ کراوە بۆ وادەی ئەو لیژنەیە کە خۆی لە کۆتایی ساڵی ڕابردوو تاوە ئەو دوو مانگەش تاوە ئەبێ ڕەنگە بڕیار بدرێ بە بۆچوونی ئێمە ڕەنگە بەڕێز بڵێن دەسەڵاتدارانی تورکیا و ڕەجەب تایب ئەردۆگان مافی هیواکە پەیوەستکەن بە ڕێکەوتنی کۆتایی ئاوێتەبوونی هەسەدەوە لە ناو سوپای تورکیایە لە ناو سوپای سووریایە بۆ بورن یعنی ئەگەر تێبینی کەی تورکیا ئازادکردنی ئۆجەلان لە بەرامبەر پەیوەستکردنی یان جۆرێک لەوەی توانەوەی سوپای هەسەدە لە نێو سوپای سووریا وەک باسم کرد کاک ڕانکۆ گرفتی هاوێتەبوونەکە ینی خاڵەکە تقریبا مەتاتیە ئەوان هەرچەندە ئاماژەی پێدرا لە هەژدەی مانگە کە تورکیا دەڵێ بە تاک ڕێکوتنی هەژدەی مانگ ئەڵێ بەتاک بەڵام لە 30 مانگە بەتاک باز لە پێکێنانی لێوەکانەکەەوە بەرە پێشوونێکی باشترە بۆیە ئەم بابەتە کوێتە سەرۆی تا چەند ئەمریکا و فەڕەنسا گوشار لە دەسەڵاتدارانی دیمەشق و تورکیا ئەکەن کە بەو بە مافی کورد ڕازی ببن بە لیوا بەو ڕێکوتنامە بۆ خاڵانی کە لە ڕێکوتنامەی 30 مانگی پێشوە دکتۆر کەواتە بە پێم قسانی بەڕێزت بێ ینی تورکیا هیچ نیەتێکی خێری لە پرسی ئاشتیدان نییە تەنها ئەوەیە دۆخێگاتە پێشەوە لە 7 ئۆکتۆبەرەوە لە ئاسایش وڵاتەکەی خۆی دەترسێ یاخود لانی کەم لەوە دەترسێ کورد لەم گۆڕانکاریانەی ناوچەکەدا شتێکی بەر بکەوێت تورکیا بۆ ڕێگری لەوەی کە کورد پشکێک شتێک کە بەرژەوەندی کورد بەسێتەوە بەرژەوەندی نەک وڵاتی دیکەوە ئەمەی دەست نەکەوێ پەنای بۆ پرسی ئاشتی بردووە بێگومان ئێمە ئەگەر تێبینی بکەن هەتا ینی هەوڵی تورکیا سوودوەرگرتن لە توانای کاریزمایی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بۆ کۆنتترۆلکردنی ناوەندی بڕیاردانی قەندیل ئەگەر تێبینی بکەن چکە تاوەکو ئێستاش بەڕێز ئۆجەلان کاریزمایی خۆی هەژمونی خۆی بەسەر بڕیارەما و پابندی بڕیارەکانیەوەن وە ئەوەی کە لەسەر پەکەکە و کوردیش بە هەنگاوەکانی هەمی هاویشتووە لە ینی هەنگاو بە هەنگاوی پرۆسەکانی پێشوو جێبەجێ ماوەتەوە سەر تورکیاژ ئێستا و لیژنەیە کۆتایە مانگە وادەکەی تەواوە بێ هاتوتە سەر بابەتی پرسی مافی هیوە بۆیە تورکیا ئەم پرۆسەی تەنها وەکو سوود لێوەرگرتن بۆ کەمکردنەوەی ئەو مەترسیانەوە ئەنجا ئەگەر تێبینی بکەین ئەو گۆڕانکاریانە ئێمە ڕێڕەوی داودیشمانە بوو کاک ڕانگۆ بیرمان نەچێ کە لە باشووری سووریاوە
یەتەوە بۆ دێرزور و بۆ سەرڕووباری فورات ئەو منتیقە ئەو ناوچانە پێشە لەژێر دەسەڵاتی هەسەدا بوو. تورکیا لە ڕێگەی ڕێکوتنی شەشی مانگی پێشەوە لە نێوان لە پاریسا کە لە ئیسرائیل و سووریان بەیەگەیان و سووریا ڕازی بوو بەرزایەکانی جۆلان و دواترش باشووری سووریا قونەی تەرە و دەرعا ئەو ناوچانە بکرێت دەژێر دەسەڵاتیەوە هاتن وەرەقەی کوردیان گۆڕیەوە و ناوچەکان خرایەوە ژێر دەسەڵاتی دیمەشق بە پشتیوانی تورکیا. بۆیە تورکیا ئەم پرۆسەی بۆ ڕێگرتن لە هەر بەدەستێنان و بەرەپێشونێکی مافی کورد لە بەتایبەتی لە ڕۆژاوای کوردستان بەکارهێنا و تاوم سادێشەکە تێبینیکەن تەوقی پرسی کوردی داوە کە هەرچەنە بە بڕوای ئێمە هەرێمی ڕۆژاوای کوردستان دروست ئەبێت لە داهاتوە و ئێستش ئەگەر تێبینیکەن نەیانێژ یعنی هەم ئەمریکا هەم ئەوروپا و فەرەنسانەش نایانێژ بچنە ناو حەسەکە و شارە کوردیەکانەوە. ڕەنگە مافەکە لەم قۆناغە مافی ئۆتۆنیمی بێ بە هەندێک بڵێن کەم و کورتی و سنوورداریەوە بەڵام بە بڕوای ئێمە و هەرێمەش لە داهاتوە هەر دروستە بێ دروستە بێ هەرێمی ڕۆژاوای کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی سووریایە بە بڕای ئێمە دروستە بێ بەڵام ئیتر ڕەنگە ئەو دەستکەوتانی ئێمە هەمانە هەرێمێکی فیدراالە ئەوان لەم قۆناغە نایان بێت ئەوەش کەوتۆتە سەر جێبەجێکردنی تەواوی ئەو وردەکاری ڕێکوتنەوەی نێوان دیمەشق و هەسەدا. ئەوەی لەوێ بەدیدێ بە بڵێن بۆ کورد بە تام و بووی ناوچەکە لە ڕێی جوگرافیەوە ئەین جیاوازە بێت لەوەی باشووری کوردستان بەڵام شتێکی جیاوازتر دەبێت. بێگومان تایبەتمەندی ڕۆژاوای کوردستان جایە کاک ئەو پرۆسەی ڕاگواستن و بە عەرەبکردنەی کە هەیە و دابڕینی ناوچەکانی عەفرین دابڕێنراوە لە ناوچەکانی کوبانی و لە قامیشل و حەسەکە ئەمانە هەمووی سیاست و کاتی خۆی تورکیا بە پرۆسی سەربازی هاتە ئەو ناوە ئەنجامیدا و دواتریش لەسەر دەسەڵاتدارانی دیمەشق و ئێستاش ئەو ڕێکەوتنەوە کاگرانکۆ گەڕانەوەی ئاوارەکانە بۆ عەفرین و عەفرینە بچێتەوە سەر ڕۆژاوای کوردستان بەڵام ئایا عەفرین بەم نزیکی و بەم زووی ئەڕۆ ئەویان جارێ ڕوون نییە هیچ ئاماژەیەک نییە لەو بارەوە بەڵام ئاماژەیە کە لە ڕێکوتنەکە وەک بەڕێز جەنرال مەزڵوم عەبدولیش ئاماژەی پێدا کە ناوچەی عەفرینیشی تێدایە کە ئەو ناوچانە ژەبێ ئاسایی بکرێتەوە بۆیە یعنی تورکیا هەموو ئامانجەکانی دوورخستنەوەی مەترسی خۆیەتی و ئێستا ئەگەر بینمان نەچێت لە ڕۆژانی ڕابردوو میدیاکان باسییان لە گەڕانەوەی سەگ شەکداری پارتی کرێکەکانی کوردستان کرد بۆ قەندیل کە لە ڕۆژاوای کوردستان بوون بۆ ئەوەی کە ینی گوشارێکی تورکیا هەبوو پێویستە چەکداری ئەوەی کە ڕەگەزنامەی سووری نییە لە ناوێزەکانی سووریای دیموکراتایە بە کورتی مەبەستیان پەکەکە بوو کە بێ سووریا جێبێڵ لە کاتێکە سوپای سووری خۆی نیوەی چەکداری دەروە خۆی کێشەکە ئەوە ینی ئەوان سووریای نوێ داگیرکەیەکی تورکیا مستعمرەیەکی تورکیا بە تامە بۆنی ویلایەتێکی عوسمانی جاران باشە دکتۆر کەواتە ئێستا ینی مەترسی جدی هەیە لەسەر ئەو پرۆسەی کە کورد هیوای لەسەر هەڵچنی بوو مەسەلی پرسی ئاشتی مەترسیەکە ئەوەیە کاگڕانکۆ پێ ناچێت هیچ جۆرە زامانەتێکی یاسایی هەبێت ئێستا بابەتێک لە ناو تورکیایە سەری هەڵاوە کە پرسی هەڵبژاردننی پێشوەختەیە بێگومان هەڵبژاردننی پێشوەختە هاوپەیمانی ئاکپارتی و دەوڵەتی بڵێن باخچەی مەهەپە پێویستی بە 360 دەنگەیە پێویستیان بە دەنگی دەمپارتی هەیە لەبەرەوەی پارتی بڵێن جەهەپە واروە پارتی ڕەفاهی نوێ واروە پارتەکانی عەبڵا گول و عەلی بابەجان و ئەوانی کە ئەوانە نەیارن بۆ بابەت تا تاوانش خەریکن خۆیان کۆکەنەوە چکە پیان وایە 20 تا 30 دەنگەکان ئەتوانن هێڵی سێم پێک بێن لێرە هەتا گۆڕانکاریەکانی گۆڕینی وەزیری داد لەگەڵ وەزیری ناوخۆ کە ئەردۆگان دوانی داناوە لە بەرەبەیانی کاتێکی درنگی چوارشەمایە کە دایناوە ناڕزایەکی زۆری ناو پەرلەمان مشتومڕ و بەریەکەوتن ڕوویا ئەوانە بۆ بە ئامانجگرتنی ئۆپۆزیسیۆنە لەبەری بە گوێرەی نوێترین ڕاپرسی کێروی پێگەی جەماوەری جاپە بەرز بووتەوە ئاکپارتی دابەزیوە هەتا هی دەمپارتیش دابەزیوە و پارتی نەتەوە ماپەش دابەزیوە ئەوانە بۆیە دەمپارتی دابەزیوە خۆتەزانی ینی ئەم بابەتانە کۆمەلگەیەکی زیینووە تورکیا و ئەمەش کەوتۆتە سەر ئەوە ڕەنگە یعنی ئەم پرۆسی ئاشتیە لە ماوەی ئەم ساڵەیە ئەنجامی یاسایی و دەستوری وای بەدەست نێناوە کە لە چاوەڕوانی شەقامی کوردیا بێت یعنی ئەمە بەشێکێتی بۆیە هەر کاتێ ئەم پرۆسەیە بە ئاراستەی بەدەستێنانی مافەکانی کورد لە ڕووی دەستوریەوە و لە ڕووی یاساییەوە چووە بارێ جێبەجێکردنەوە پێم وایە ئەو کێرڤە جەماوەری جارێکی تر بەرز بێتەوە لەبەرەوە دڕدۆنگێکی شێ لە شەقامی کوردی لەبەرەوە تورکیا ئەم پرۆسەیەک و ئامرازێک بەکارهێناوە تاواکو ئێستا و هیچ گۆڕانکاریەک ئەنج ئەو لیژنەیە کە پێکێنرا کاتی خۆی سەلاحێتی گۆڕانکاری دەستوری و تەڕحکردنی پرۆژەی یاسایی نییە بۆ پەرلەمان بۆ ئەوەی گۆڕانکاری دروستکە و یعنی گوشارێک دروستکە بۆیە
ئەگەر تێبینگەن تورکیا هەنگاو بە هەنگاو لەگەڵ ئەم پرۆسەیە مامەڵەی کرد و ڕەبتیشی کرد پێویستی کرد بە ڕۆژاوی کوردستانەوە سەیرەکەی ئامانجەکانی خۆی تام قۆناغە بەدیەناوە بەڵام ئێمە ئەگەر بگەڕێنەوە کاگڕانکۆ کاتی خۆی بە ڕۆژۆجەلان باسی لەوە کرد کە ئەم پرۆسیاشتێ بۆیە چەند غەزەیەکی لە ناوچەکە دروست نەبێ ئەگەر سەیریکە دووربینیەکی تیا بوو ئەگەر ئێستا ئەم سیاسەتە نوێی کە ئەمریکا داعشەکان هەمی لە ژێدەسەڵاتی هەسەدە دەرهێنرایەوە ڕەوانەی عێراق کراوە وایە و پێرێ دوێنێ بنکەی تەنەف چۆڵ کراوە باشە کاواتامان ئاماژن بوو ئەوەی ناوچەکە گۆڕانکاری گەورە لە ڕووی نەخشەی سیاسی شەو بەخۆوە بینێت کە ئامانجان خۆی قارسکردنی هێزە شیعەکان لە عێراق و لێدانە لە ئێرانیش بۆیە لەم لەمەیە تێبینی یەکەین کورد ئەگەر یعنی من ڕئیم هەروە بووە کاگڕانکۆ لەم بارودۆخۆ لەم خۆناغەیە پرسی کورد لە عێراقا لە باشووری لە عێراقا لە بەغا چارەسەرە بێ لە سووریا لە دیمەشق لە تورکیا لە ئەنقەرەیە لە ئێرانیش ئەگەر پرسی کورد لە تارانە لەبەر هێزە جیهانیەکان پرسی کورد وەکو کارد بەکارێنن کاگڕانکۆ یعنی پێویستە کوردیش مامەڵە بکات بەو شێوەیە کە بەکار نێنرێ ئێمە بینیمان کە لە قۆناغی ڕابردووی ڕۆژاوی کوردستانە سەرجەم شاندە سەربازیەکانە چونە ڕۆژاوی کوردستان شاندە دیبلۆماسیەکان بە تایبەتی دوای ڕوخانی ئەسەدەمی ئەچووە فەرمیەکانە چوونە دیمەشق کەواتە ئەوان مامەڵە لەگەڵ دیمەشقا ئەکەن بۆیە یعنی تایبەتمەندێتی باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستان لە باشووری کوردستان ڕەنگە جیاواز بێت سنووری ڕۆژاوی کوردستان بە تورکیاوە کە دوژمنێک و نارێکی سەرسەختی بەدەزێنانی و بەرەوپێشوی هەر مافێکی نەتەوەی کوردە لە ڕۆژاوی کوردستان دکتۆر بۆیە ئەگەر لەم قۆناغا مافی ئۆتۆنۆمی بەدەست بێ بۆ کورد دەستکەوتێکی گەورەی لە ڕۆژاوی کوردستان و کورد لە بەردەمی مەترسی و جینۆسایدێکی گەورە بوو بەڕاستی و ئەو هاوسۆزیە گەورەی کە بەتایبەتی لە باشووری کوردستانەوە و لە هەندەران و لە تاراوگەوە دروستبوو کاریگەری زۆر زۆریە بوو هەوڵە دیبلۆماسیەکانی کورد زۆر دەوری هەبوو میدیا زۆر کاریگەری هەبوو میدیای کوردی لە باشووری کوردستان ئەمانە زۆر گرنگە و دواتریش ئێستا هەم کۆنگرێس و هەم کۆمەڵێک دۆست و سیناتۆر هەبوون کە لە کۆنگرێسا و هەتا یاسێکەتی ئەوروپا بەتەمان پرۆژە یاسا گەڵاڵە بکەن کە هاوکاری و دەعمی دەسەڵاتی کاتی دیمەشق و ئەحمەشەر مەرجدارکە بە پارێزگەری لە مافەکانی کورد کۆنگرێسیش ئەو پرۆژە یاسایی کە تەقدیم کراوە و لەم دانیشتانش کە کرا لە مێگوڵ ڕۆژەیە ئاماژەی ڕوونی تایە کە مامەڵەی مەرجدارە بێ لەگەڵ ئەحمەد شەرە دکتۆر دواپرسیارم هیچ کاریگەریەکی لەسەر باشووری کوردستان نەبێ هەندێک ڕەشە باز ڕەشە دەبینێت لەسەر باشووری کوردستان هیچ مەترسێک لەسەر باشوورێ لە ڕاستیا ئێرەش لە بەردەمی مەترسیە ینی ئەو هەموو داعشەی هێنراوەتەوە ناوچان تا باز لەوەکرێت لە چیایی قەرەچوو داعش دابەزێنرا و هەندێک شت باسەکرێ ئەوانەوە ئەنجا ئەو ژمارە زۆری هێنراونتە سووسێ و لە سجنەکانە ینی ئەبێ هەرێمی کوردستان ئەم بابەتانە ئەم گۆڕانکاری و بەرەو پێشچوونانە بەڕاستی بە هەند وەربگرێت وە گرنگترین چیژ یەک ریزی ماڵی کووردە کە ئێمە پێویستە هەمومان جەخت لەسەر یەک ریزی ناوماڵی کورد بکەین و لە باشووری کوردستان و پێویستە هێزەکان ئەوەی کە ئێستا خۆی بە هێزە بینێ غرور نەیگرێ ئەو هێزەی تریش کە ئێستا گەر لە پێگایەکە بێ بە بڕای ئێمە لە ڕووی واقعێتەوە هەردووچان لە یەکئاستان بۆیە یەکریزی نێوماڵی کورد زۆر گرنگە و خۆپیشاندانەکان و ناڕزایەکانی چەند ڕۆژی ڕابردووی بە دیاریکراوی هەموو شارەکانی کوردستان و بە تایبەت لە سلێمانی دەرخەری ئەوە بوو کە شەقام یەکریزی ئەوەیە ئەوەی کە خەڵک یەکریزی ئەوێ ئەوە بەرپرسیارەتی لەسەر بەرپرسە سیاسەکان ئێرە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی و لە ولێریش وا پێویست دەکات کە پێویستە ئەوانش سازش بکەن لە هەندێک پرسی بەرژەوەندی حیزبی خۆیان بۆ بەرژەوەندی نەتەوە لە باشووری کوردستان چونکە بارودۆخەکە بەڕاستی بەرە و ئاراستێکی مەترسیدار ئەڕوات. سپاس دەکەم بەڕێز دکتۆر سەلام عەبدولکەریم توێژەری سیاسی مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ ئێوەش بەخێرات سەر